سڵاوتان لەبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. خۆشحاڵین لەوەی کە جارێکی تر بە بەرنامەی ڕوانگەوە هاتوینەتەوە خزمەتان. ئازیزان هەروە خۆشتان ئاگادارن هەفتەی ڕابردوو بەشی یەکەمی قسە و باسێکتان بینی لەگەڵ هاوڕێستار ئەوی هەنگ سەبارەت بە ئارشیوی خەباتی کۆمەڵە کە بەدەستی هاوڕێستار تۆمار کرابوو. ئێستا بینەری بەشی دووهم و کۆتایی ئەم بەرنامەیەش دەبن. تکایە هاوڕێمان بن. هاوڕێستار سەرەتا بەخێراتنت پێ دەڵام، زۆر سپاس بۆی کە دووبارە بەشداریتان لەم بەرنامەیەدا کرد. زۆر سپاس، مەمنون. منی سڵاو ڕزمەیە بۆ هاوکاران و بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی کۆمەڵە. شام لە خزمەتە. زۆر سپاس. هاوڕێستار، ئەم ئارشیوەی ئێوە تەنها مەربوط بە جنوبی کوردستانە یان بەشەکانی تریش دەگرێتەوە؟ نەخێر، ئەم ئارشیوە مەربوطە بە هەر شوێنێک، یعنی کۆمەڵە نەقشی بووە، کۆمەڵە نیروی بووە، کۆمەڵە فعالیەتی تیا کردووە. ئەم ئارشیوی منە مەربوطە بە ئەوێ. حتا من پێم وابێ لە تەواوی ئەو کەسانەکە لەنەو تەشکیلاتی کۆمەڵە کە عەکس و فیلم و خولاسە و شتانیانە کۆ کردو، ئالبۆمیان بوو، ئالبۆمی شەخسیان بوو، ئالبۆمەکانی من مەغایرەتیان بوو لەگەڵەوانیانی فەرقی بوو. چون من تەواشاکەی مەسەڵەن ئەگەر پێشمەرگەیەکی گوردان یارز یا شوان یا گوردانی 26 سەقز یا 24 مەهاباد سەردەش هەر شوێنێ وایە تەواشا کرد 99% 100% نەبوو، های 99% ئالبۆم و عەکسەکانیان هەر مەربوط بە ناوچەکەی خۆیان و گوردانەکان خۆیان بوو یا بە ئۆرگانەکانی خۆیان بوو. وەلی من خۆشبەختانە ئەم ئارشیومە و عەکسانمە ئەو ڕەوابط و مناسباتەکەی تەنزیمم کردو لەگەڵ هێزی پێشمەرگەی کۆمەڵە و بەڕاستی تەعەلوقی بە تەواوی ناوچەکانە بوو. دروستە من دەورانێکی زوو دێر هاتم لەگەڵ هاوڕێیانی مۆکریان، ڕەفیقای بەخسوو لە سەقزەوە بەرەوژوو تا ورمێ و مەهاباد و سەردەشت و بانە و ئەو ناوچانە لە ساڵی 64 لەگەڵیان بووم بە ڕەفیق و ئاشنا و ڕەوابط و تێکانە بەرقرار کرد. بە شۆنە لەو وەختەوە لە ئارشیوەکەی من لەگەڵ ناحیەکان تری کە خۆم فعالیەتم بوو، خەڵکی منتەقەکە بووم وەک ناوچەی سنۆمەریوان و هۆرامان و کامیاران. لە وەختە لە ئەتانم بێژم ئارشیوەکە و ئالبۆمەکانم قاتی ینی وەک یەک هاتووەتەوە. من لەم ئارشیوەکی توانیمە کۆمەڵە 16 گوردان پێشمەرگەی بووە. ئەم 16 گوردانە هاتکەم 16 گوردانەکەم جیا کردوەتەوە. ئارشیوم بۆ دروست کردوون، هەر گوردانی بۆ خۆی تیسە بە پێ زیاو کەم گوردان هەیە، 900 تا 950 دانە عەکسیان هەیە کە مەسەڵەن وەختی تو بچیتە سەر گوردانی شوان یا بچیتە سەر گوردانی یارز یا بچیتە سەر گوردانی سیەکی بووکان یا گوردانی سەردەشت مشەخەزە بێ. گشتم جیا کردوونەتەوە بە پێی ئەوەی کە ئەم عەکس و ئەم ئارشیوە منە تاالوقی بە تەواوی ناوچەکانە بوو. دوایی من تانیم ئەم گوردانانە کە لەسەر سەفحەی فەیسبووکەکەی خۆش من چەند ساڵەوە بەرتری جیام کردوێتەوە. ینی بە تەشخیصی کی خۆم بە زانیاریکی خۆم بوومە لەسەر ناحیەکان و کام ڕەفیق کام پێشمەرگەهین کام گوردانە هین کام ناحیەیە کام ڕەفیقین کام ئۆرگانی ستادی کۆمەڵە بووە ئۆرگانای مەرکەزی بووە. عەکسەکانم دەستەبەندی کردگە جیام کردوونەتەوە. ینی مەزورمەوەیە ئەم ئارشیوی منە تاالوقی بە تەواوی ناحیەکانی ئەو شوێنانێکی کۆمەڵە تەشکیلاتی کۆمەڵە فعالیەتی تیا کرد. بەڵێ، پس هەمیشە کە ئەو جۆرەی کە دەبیستین بۆ خۆشتان دێڵێن ئەم ئارشیوە 492 بەشە. پس دەستەبەندیەکە ئەم جۆرە بوو کە خۆتان باستان کرد، ئەو جۆری کە جیاکراونەتەوە دەستەبەندی کراون. ئەمە ئیسەر مەسەڵەن دانێکی لەوەی کە تازە ئەمدا مەسەڵەن وتم 16 گوردان پێشمەرگەی بووە، چاتی سازمانی تەشکیلاتی ئێمە من جیا کردوەتەوە تا ئەو جێگەیەکی من بزان بووە خەبەرم لە تەشکیلاتی کۆمەڵە. چاتی سازمانی ئێمە ئەوا بوو لە کۆمیتەی مەرکەزیەکەی و بیگرە تا مەسئولینی ناحیە تا مەسئولینی منتەقە و ناحیەکان
دوایی مەسئولینی سیاسی و نظامی گوردانەکان و پەلەکان و دەسەکان و تیم و واحیدەکان بە شۆن ئەوە دەستای سازماندا پزیشکی و مەخابرات ئەوانەکی لە ناحیەکانە بوون. دوایی ئەمە گشتم دەستەبەندی جیا کردوونەتەوە ئەم ئۆرگانانە واحیدانە بە شۆنەوەی چە ئۆرگانهای ستادیکی چەندین ئۆرگانی ستادی شارە گەریشتیبانەکەم نزیک بە 32 ئۆرگانی ستادیمان وەک پزیشکی، انتشارات، ڕەوابەت عمومی، تەسلیحات، ئەمۆزیستی، کتێبخانە، گروی هونەر و تەعاتر، گروی بانگەواز، ئامۆزشگای سیاسی و نظامی کۆمەڵە، تدارەکات، کتێبخانە، بەخشی فەنی، دەبیرخانە، رادیۆکان، ئەمانەکێ کومیتە حەمایە لە ئاوارەکان، مەقڕی میێوانان، خولاسە تەشکیلاتی ئاسۆسمان لە خاکی عێراقا. ئەمانە گشتی دەسەڵانی ئۆرگان بە ئۆرگان جیام کردوێتەوە و عەکسەکانی چیانم جیا کردوێتەوە. ینی هەر ئۆرگانێکی مەسەڵەن بۆ نمونە بەخشی فەنی کە تەواوی کەسایی کە لە بەخشی فەنی یا لە ئینتشاراتە یا لە ڕادیۆ کۆمەڵە یا پزیشکی کاریە کرد، من گشتی ئەوانمە جیا کردوێتەوە دەسەبەنیم کردگە زانیم ئەوە ڕەفیقانە کێ لەو واحیدە کاری کردگە دامناوەت بە تۆزیحایەکی خۆشم دامە لەسەر کاری ئۆرگانەکەیان. ئەمە کەیسەر وەختی ئەوەی نەبێم دانەوانە بکەنمە سەعاتا وەختی گەرەکە وەلێتر لە وەختی ئەم فیلمەکی لە دانشگای فەرانسە و کانادا و هاتن دیجیتاڵ و کردیانە بە فیلمەمانە تۆزە ئەمدا و بەحسم کرد لەسەری ئەمیدوارم هەرچی زووترەوە فیلمە منتەشر بێت. بەڵێ من هەمیشە بۆ یەکی خۆم پرسیار بوو کە ئەم 409 بەشە 492 بەشە چۆن جیاکراوەتەوە. سپاس بۆ ڕوونکردنەوەت بەڕاستی کارەکەت جێی ستایش و ڕێزیشە. کاستار بەشێک لە بنەماڵەی سەربەرزی گیانبەخت کردوان هەمیشە دەڵێن دڵخۆشین بۆی کە کاستار هەمیشە عەکسی ڕۆڵەکانمان دادنێت و بۆشمان دەنێرێت. پێم خۆشە بزانم پێم بڵێ پەیوەندیەکانت لەگەڵ ئەم ئازیزانە چۆن بووە؟ خۆشبەختانە من پێم وابێ هەر ئەو دۆرانێکی لە کوردستان بووم زۆربەی ئەو خانەوادانەکی هاتن بۆ مەلاقاتی کوڕەکانیان کچەکان و کوڕەکانیان پێشمەرگە بوون داوای عەکسیان نەکردیان بیۆنەوە حتا کوڕەکانیان زۆربەیانەوە بەڵام جەماعەتێکیانەوە کاستار و جەماعەتێکیان ناوەستاریانەوە عەکس لێەوە مەگەتێ لەو بچی بسێنی لەو دۆرانە چ بوویمەش بەڕاستی عەکسمان نادا زۆر وەخت زۆر وەختیش بوو ناچار بووم عەکسەکەمەدا چوون وەرگی سەنیا دڵتانیایە سکانی کەیت و کۆپیەکەی بیتەوانم عەکسەکان لێ سەندی عەکسەکە شایە بدایە پیانیا دوای بازە فیلمەکە بڵدا بۆ شۆدایەتەوە لە وەختە لاو ئەم خانەوادانە زانویانە من ئەو کارەکەم یا بە تێبە دیسە ئەم ماوەیەکی ئەم چەندین ساڵە ئەم میدیا هەیە ئەم فەیسبوک و سایتای ئینترنێتی ئەکسەری سەراسەری کوردستان کە خانەوادەی گیانبەخردووە و دۆستان و داینگرانی کۆمەڵە کە داواکەن لە من خۆ بەداخەوە من ناتانم بە پێ وازیەتی مەسەلەی ئەمنیەتیان بێم ئەم شتانە هین کەمەلی گشتی لەنێو ئارشیوەکەی خۆمە تا سەرنگونی جمهوری ئیسلامی ئەوەمە هەڵگرگام خانەوادانە کە نامەیان بۆ نادم تەشەکر و قەدردانیان لێ کردوم ڕەفیق بووە و هەیە 40 دانە 50 دانە عەکسی هەیە تەواشاکەی لەم عەکسانە من خۆ ناوم نەنوویسیوە ستار ئەگەر ئێسێک لێبان بتە فۆرەن ستارەکە بێ تەواشاکەشەی وەختەیە بە سەعاتا من بگەڕمنەوە ئەم ئۆرگانانەکی عەکسەکان جیاکەمەوەی بیتێرم بینرمۆیە و بەدەیان و سەدان خانەوادە داوایان لە من کردگە حاڵم خۆش بەوەی کە ئەم خانەوادەن تەماسان کردگەوە منیش توانیمە 99% جواوی خاستی ئەم خانەوادانە بەمەوە و عەکسی عەزیزەکانیان بۆ بنێرمەوە جگەمەوە چە حتا دەیان خانەوادە گیانبەخردووی تەشکیلاتی خۆمان هەیە داوای ئەوەی کردگە ئەدرەسی بە خاکسپاردنی کوڕەکەمان یا کچەکەمان کە پێشمەرگە بۆ گیانی بەخرگە لە کام ئاوایە لە کام منتەقەیە بە خاک سپێدراوە من ئەوەیشمە کردگە یا لە پاڵەوەی چێت زۆر ڕەفیقمانەیە ئیسەج ماوە خۆشبەختانە
داوای عکسم لێکا ئەوەختە داوای ئەدرسم لێکا کەسایەکێکی خۆی چاماون ئەوەختەسە لە دەوڵەتای ئەوروپایی ئەوە کراوە جا من لەنەوە بە بەحث هینەکەی تۆزەعم داوتم ئۆرگانەکان و بەشەکانتر من لەم ئارشیوە لەم تاریخەکێ بۆ سەب لە تاریخ ئەم ئارشیوە توانیمە ئەو مەسەڵەن ئەم شتانێکی وەک پزیشکی کۆمەڵە 385 نەفەر لە پزیشکی کۆمەڵە کاریان کردگە لە ئەوە ڕۆژەوتی تا ساڵی هەفتاکی من ئوردوگای کۆمەڵەم جێشتووە کاریان کردگە نێوی تەواوی ئەم پزیشکیارانەی بۆ 2 مان و بۆ 3 مانش کاریان کردوێ و حتا یەک ڕۆژی قورسی کیان لەسەر وەختی خۆیان داوی بە نەخۆشی بە زەخمی من نێوی گشت و بە عەکس و ناو فامیل و ناوی مستعاریان و ناوی گشتم نوویسیوە 378 ڕەفیقی مەسئولی سیاسی و نظامی کۆمەڵە لە مەسئولی کولی نظامی کۆمەڵەوە تا مەسئولی تیپ و تا مەسئولی هێز و گوردان و پەل و دەستە و تیم گشتم نوویسیوە بە ناو مۆشەخەساتیانەوە 67 مەسئولی سیاسی و نظامی کۆمەڵە گیانیان بەکردگە لە مەسئولین ڕەدەبان نێوی گشتیان بە ناو مەشەخەسات و عەکسەوە داناوە گشتم ئەوەشمە جیا کردوەوە ئەو ڕەفیقە کچە و ژنانەکی گیانیان بەکردگە چی ئەوانەکی لە سیاچاڵەکانی جمهوری ئیسلامیە گیانیان بەکردگە چی ئەوانەکی لە سەدەری پێشمەرگایەتیە ئەسامی دوادانەکە گشتیانم نوویسیوە فۆڵدەری سایتم کردوەتەوە یان گشتی فۆڵدەرم کردوەتەوە ناو مشخصات و عکس و خانەوادانمە تەواو گشتی نوویسیوە لە توولی ئەم 35 ساڵەیەکی ئێمە لە ڕێ دەرەوە باز بووە بۆ پێشمەرگەی کۆمەڵە بۆ زەخمی بۆ نەخۆش بۆ کەسانێکی هاتون بۆ ئوروپا لە دەوڵەتای ئوروپایی کە گیانیان بەکردگە دوادانی ئەو ڕەفیقانێکی لە دەرەوە گیانیان بەکردگە فۆڵدەرم کردوەوە ناو مشخصات و گشتم نوویسیوە دەستەبەندیم کردگە ئەو دایک و باوکانە من چەند جارتریش وتومە قسەم کردگە نەخشی دایک و باوک لەو جونبێشی ئینقلابی شۆڕژگیرانەی کوردستان دایک و باوک چی زەحمەتێکیان بۆ ئەم شۆڕشە بۆ کۆمەڵە کێشاوە وەختە لە بەخوێکردنی مناڵی پێشمەرگەوە لا کاری تدارەکاتی و دەوە دەرمان و ئەو وەختە پەیک و ئێرتێباتاتەوە ماڵوێرانیان تەبعیدکردنیان دوادان ئەم خانەوادانێکی نەخشی سەرکیان بۆ لەو جونبێشە من توانیمە فۆڵدرێکم کردوەتەوە بۆ ئەم خانەوادانێکی لەم شۆڕشە نەخشیان بۆوانش دووش بە دووشی پێشمەرگە بە شێوەیە تر نەخشی دوو شەخسیەتی سیاسی و مەسەبی لە کوردستاناتە بە تەفەکوڕایەکی متفاوت جیاوە یەکی وەک ئەحمەدی موفتیزادە یەکیش وەک مامۆستاشی عەزیزدین حوسێنی مامۆستاشی عەزیزدین حوسێنی هەر لە ئەوە ڕۆژە تا ئاخر ڕۆژێکی گیانی بەخیر ئینسانێکی باش و مثبەت بوو لە جامعەوە شەرافەتمەندانەش گیانی بەکرد لەو لایسە تەواشەکەی ئەحمەدی موفتیزادە بوو بە مۆرە عەسڵی جمهوری ئیسلامی وەختە لە هەیەتی دەوڵەتەوە کە هاتووە بۆ کوردستانە لەسەر مەسەلەی شۆراکانی شارەکان بە تایبەت سنە و مەریوان بنکە و مەحەلاتەکان گشتی جیا شەڕی 24 ڕۆژەی سنە نەورۆزی خوێناوی ڕاپێمایی شارەکانی کوردستان بە تەرەفی مەریوان ئەمانە گشتی مندانە بەدانە لەو ئارشیوێکی باسم کردگە 492 قسمەتە کە ئەمانەکی شتایەکی مهمتر یا بەلامە و گرینتر بوون ئەمانەی سەرکی چوون وەختەکە کەمە وەق نییە ناتانم باسی باخەکە تێشان بکەم وەلی من ئەم ئارشیوە لەم تەریخە بۆی چووم و دوێوەختە تا ئیسەکێ
لەگەڵ جەنابە قساکەم من بۆ شێوەت کە دەسەبەنین کردگە ئەوانێکی بڕێکیانم ئیشارە کردگە بڕێکی چاماوە تانی لە سوالای بعدی جەناب ئەگەر پرسیاری کرد. بەڵێ هەر وەک خۆشتان ئاماژتان پێدا ڕاستی بۆ کاتێکی ئاواکەم لەسەر ئەم ئارشیوە کە واقعاً ئەم هۆ زەحمەتی کە جەنابەت پێتانەوە کێشاوە جێگای ڕێزیشە لە بەرنامێکی ئاوا کوردان ناتوانین باسی هەمیان بکەین. کاک ستار لە بەشی یەکەمدا باسی ئەوەت کردبوو کە ئەم ئارشیوەت پێشکەش کردووە بە دانشگای تۆرۆنتۆی کانەدا. پێم خۆشە بزانم کە وەختێک ڕژیمی کۆماری ئیسلامی نەما ئەم ئارشیوە چی لێ دەکرێت؟ دەدرێ بە کێ؟ چی لێ دەبێت؟ من بۆ خۆم لێرەچێت اتفاقاً چەند نەفەر لە دۆستی خۆشمان وەختی خۆی چیان لەنەو جەلسەی کۆنفرانسەکەی دانشگای تۆرۆنتۆدا بوون بە شوونەوەیکی تر ئەم زانیان ئەم ئارشیوە خەریکە کردی بە فیلم و دیجیتال و دواییش ئەمەش تاوێڵی کتێبخانەکان دانشگای کانەدا درێ پرسیار ئەوەیان نەکردوتان سۆزی ئەگەتێ ئەم ڕژیمە کە خانەخە ئەم ڕژیمە سەرنگوو نەکرێ ئەیا تۆ ئەم ئارشیوەکی تاوڵی دانشگای تۆرۆنتۆی کانەدا ئەڵێی ئەگە سپێنێ کوردستانی ئێران بۆ ئەوانە حتا نمونێ فاکتێکیان هاوردە لە قسە و باسی هاوڕێی گیانبەکردوو دوکتۆر ئەمیری حەسەنپوور کە لە قسە و باسەکەی کە هاوڕێ شارزادی مەرجاب هاوسەری کامیر لە سەفحەی فەیسبووکەکەمەوەی تۆزیعێکی ئەوەی داوتێتی هەمیشە ئەمیر وتیەتی ئەگەر دەوڵەتێکی ئازاد مابوایە دانشگایەکی کتێبخانەیەکی ئازاد و بە ئین مابوایە ئەبوایە مەسەڵا ئارشیوی کاکستارە لە خولاسە لەو کتێبخانانە و لەو شوێنانە بوایەوە. من ئەوە بۆ تەکمیلبوونی پرسیارەکە جەنابڵ من ئەم ئارشیوە درۆستە بە تەواوی تاوێڵی دانشگای تۆرۆنتۆم داوە دانشگای کتێبخانە دانشگای تۆرۆنتۆ پاریس بەڵام کۆپیەکانی دێ خۆمە ینی مەسەڵەن من دەتانم لێرە ئیشارە بکەم ئاوەیەکی ئەمانە 5 دانە ئارتی 1000 گیگابایتیە تەواوی ئارشیوەکەم عەکسەکان و فیلمەکان و ینی ئەو تاریخەکێ کۆم کردوەتەوە ئەم ئارشیوەیەکی هەمە دووادانەکەم هەیە سپێنێ ڕژیمی جەنایەتکاری جمهوری ئیسلامی سەرنگوو 100% سەرنگوو نەبێ من ئەم ئارشیوە درۆستە ئەبێ عەکسەکان چاپ بکەمەوە دوایی وەێ هەمە کۆپیکم هەیە خۆم هەمە ئەم کۆپی گشت ئەوە ئارشیوە تاریخمە هەیە بەلێ خۆم. بەڵێ کاکستار پێم خۆشە پێم بڵێ دوای خۆت ئەم ئارشیوە بە این کێ دەزانیت ینی دوای خۆت متعلق بە کێیە؟ دایسە چەندی جارە و پرسیارە لە من کراوە وە خۆشم لەسەر سەفحەی فەیسبووکەکەم وە لەنەوە خاتراتی خۆشمە ئیشارەکەم پێ کردگا پێم خۆشە بۆ بینەران ئاوە ڕوبەڕوو بە بینەران پێمان خۆشە پێمان بڵێیت. باشە بەسەر چۆ من لەنەوە ئارشیوەکەی خۆشمە و لە وەسیەتنامەی خۆمان کێ هەر دەیەقەیتر نەمام کێ 100% نامێنم ئیشارەم پێ کردگە وتم ئەم ئارشیوە تعلقی بە کۆمەڵەیە لە ساڵی 57 من دەستم پێ کردگە بە تەیبەت لە 58 تا ساڵی هەفتەی شەمسی ئەم ئارشیوە تا ئیسێچەکێ لەگەڵ جەنابە قساکەم ئەمڕۆ تقریبا نەگەر ئیشتیباه نەکەم 14 نەوامبری 2021 قساکەم ئەم ئارشیوە تعلقی بە کۆمەڵەی کۆمۆنیست بە شۆن خۆمە وەسیەتیشم کردگە و بە زۆر ڕەفێقی جەوانتر لە خۆم و هاوسن و ساڵی خۆم و زۆر لە ڕینی خواتری خۆشم وتومە کە هەر دەیەقەی من مردم ئەم ئارشیوە وەسیەت دەکەم بۆ ئەو کەسێکی ڕێبازی کۆمەڵی لە ساڵی 57 تەشکیلاتی کۆمەڵە عەلەنی بووەتەوە و لە ساڵی ئابانی 58 من هاتوومەتەنەوە تەشکیلاتی کۆمەڵە تا ئیسەج عوزوی و ئفتخاری ئەومە یەک کۆمەڵە ئەم ئارشیوە تعلقی بەم کۆمەڵەیەکی تا ئەمڕۆ هام لێنات.
بەڵێ کاک ستار ئێوە بێجگە لە خۆت ینی کەسی تر هەبوو لە ناو کۆمەڵەدا ینی ئەلەم کارەی ئێوەدا بکە ینی کاری ئارشیو بکە کەسی تر بوو؟ نا من شخصەنی خۆم هیچ کەسم نەدیوە شتێکی وا بکە لەنەو کۆمەڵات کە ئەمزانی خەڵک بۆ عەکسوشتان کۆ کردە عەکسان بۆ وەختە دووربینیان هەبوو وەلێوەکی ئارشیو کوکەنەوە بیکەن بە ئارشی و شتێکی وابێ تایسە من نەبیستوە وەلێ من جەماعەتێکی زۆر بەداخەوە تشکیلاتی کۆمەڵە لە فکریەوەدا نەبوو ئەم تشکیلاتە عەزیمە کە هەڵسێ مەسەڵەن دووربینێکی فیلمبەرداری دوودانە دووربینێکی فیلمبەرداری بێ دوودانە دووربینی عەکاسی بێ حتا بارها بۆ لە زۆر شوێنە خەڵک هاتکەوتێتی بە من ئەم عەکسانە تاالۆقیان بە ئێمەیە ئەو عەکسان تاالۆقیان بە منە یان نازان کە چووە قسە کراوە ئەم ئارشیوە ئارشیوی تۆ نیە ناتانی بیژی ئارشیوی منە حتا من کەس بووە لە عوزوی ڕاهبەری تشکیلاتی خۆمان بووە بە هاتکم وتووە من خەریکەمە ئارشیوە درۆزەکەم و درۆستم کردگە خەریکە کارەکانم تەواو بێ پێوتم و تۆ ناتانی بیژی ئارشی و من و عەکسی من وینە ئەوانەی تۆ نین من مەجبوروم لەگەڵ کاک سێبراهیم عەلیزادەکی دەبیرەوەڵی کۆمەڵایەتە کە شابێژم نزیک بە سەعاتی تەلەفۆنی قسەمان کردگە بە یەکەوە من لە کانەداوەی دەزەڕگوێست تەوزیعم بۆ داوتم کۆمەڵە تەواوی ئیمکاناتیان ناختاری پێشمەرگە لە لیباس و ئەسلحە و مهمات و دوکتر و دەوا دەرمان ئەیا واقعەن ئارشی و ئالبوم و عەکس و شتامە شەخصی بوو یا تەشکیلاتی وتی شەخصی بوو عەکس و ئالبوم لەنێو کۆمەڵە شەخصی بووە هەر کەسی بۆ خۆیەوێ کردەوە لە توولی ژیانی کۆمەڵە $1 کاسێبراهیم ئەم قسەی بە من وتی ئەوەی دەورانەکی وتی ئێمە لە کوردستاناتە یەک مۆرد بووە دانەی دووربین و چەند هەڵقە فیلمان داوە بە هەمێ سەیار بیواتە فیلم و عەکسوشتە بگرێ ئەو مۆردە نەبێ وەک تشکیلات وتومانە بێ وەختە تشکیلات قەت $1 دیناری نەداوە 1 تومانی نەداوە بە پێشمەرگەی کە عەکسێکی پێ بگریت و عەکسێکی پێی چاکەت و فیلمێکی پێ بسێنی گشتی مەسایلی شەخسی وە هین خۆم بووە خۆم کوم کردووەتەوە بە کۆمەکی خۆم بە وەختە بە ئستعدادی خۆم بە عەلاقەیەکی خۆم بوومە من لەنەوە ئەوەی کە لە بەحسی ساحبەی ئەوڵەکەشمە کە لیان کاس هەڵدێ پرسیم وتی هەردەب لە کۆکردنەوە و چی هاندی تا تۆ ئەم کارە بکەیت و ئەم ئارشیوە مەسەڵەن لە فکرابی بیکەتە ئارشی و بۆ تاریخ من تۆزیعێکی خۆمدا یەک شتم لەبیر چوو بوو ڕەفیقێکمان بوو بەداخەوە گیانی بەکرد ڕەفیق یەدێ عەبدی یەدێ ئەوێ هەم بەڵێ ساڵی تقریبەن 5/2/6 گیانی بەکرد لەوێ هەنا ساڵی 59 بە یەکۆ چوین بۆ بێستاران لە بێستارانی مەقەڕمان بۆ چوین ئەوێ یاری بەخێر کاک تۆفیقی دی و کاک تۆفیقی حەمەلا وتی کاک تۆفیق لە بێستارانە ئەو کەسانێکی سن و ساڵیان زۆر لەسەرێ بێ خەڵکی زۆری دیێوانە وتی بۆچی تەوتی کارمەیە وتی وەڵا کەسێکی لێ 120 ساڵ عەمەلیەتی وتی ماڵەکەیەوە دەستەکەی بێژە پێ ماڵەوە دەستەکەی دا پێ گیان بەکرد و یەدێ عەبدی هەمیشە کۆڵە پشتەکەی دەفتەرێکی سەڵبەرگی تیا بوو ئەچوو ئەگەڕا لەو کەسانێکی سن و ساڵیان لەسەری بوو بۆ کۆکردنەوەی معلومات گوزەشتە ژیان و زیندگی خەڵک چۆن ژیان و زیندگیان کردگە لە گوزەشتە بە دوێ ئەو کەسانە ئەگەڕا کەسی لە 50 ساڵ سنی لە خوارتربایە لێ ناپرسی هەر ئەو کەسێکی کرد چوو هاتەوتم چی کرد وتی چوم لەگەڵی دانیشتوم بەحسێکم کرد تێکەوانە وتێتی من 2 جمڵە پێژم دوو خاترات بۆ ئەگەڕنمەوە خۆم بەسەرما هاتووە ئەتە هیچ بۆ باز ناکەم ئەوە بوو وتێتی من جارێک لە بێسارانەوە هەڵساوم چون بۆ مەریوان بۆ هەرزنەی بێرمەوانە 3 دانە کەرم پێ بووە خانە کڵفەتێکی زۆر بووین خانەوادەمان 3 دانە کلۆرە جوینەم پێ بووە چوومە تا دێک بە نەوتەرهێن دەگاگا خوار کەڕاوە لەوێ 2 نەفەر لەژێر پردێک هاتوونەتە
دەرەوتیانە ئەشی دانێت لەو کەرانمانە پێ بیخۆی ئەویش وتی بابە چوونە بێت و شتێکی وان نابێوانە و تیسێ دانە کلۆرە بووە دوانیانم داوە بۆوان دانەکەم داوە بە خۆمەلی چووم هەفتێکم پێی چووە لە مەریوانە و کاروشتەی کاروانوشتەکەی کردووە هاتووەتەوە بێتەوە بچێتەوە بۆ بێستاران وتی وتومە دابان چای بخشتمە ژێرەوە پردە بزانەوە دوو نەفەرەوە جار هاتم بەڕێ منیانگر چیان بەسەرهاتە وەختی چوو تەواشە کردو دانەکە هەر لەوێ مردوو ئەمە دانێکە دانێت تریشی ئەیوە وتێتی زمانی شەڕی دووهەمی جەهانی ڕووسیەکان چوونەتە مەسەڵەن بێساران ئەسپەکان جۆیان خواردووە لە کەسرەت پولە چیە ئین ئەسپشتە کۆتۆ خوارە و خەڵک چووە ئەوەیە هاوردە شۆردویانەتە و سویان داوە خواردویانەتە یعنی ئەمە شتێک بۆ ئێگەڕانە ینی شتایەکی ئەگەڕا بە دوای شتایەکی تاریخیە بۆ نەسڵێ ئایندەیەکی بزانن مردم لە چۆن ژیان و زیندگی کردگا من بۆ خۆم لە مەسەلەی ئەم ئارشێوە ئەو ڕژێچە بەحسم کردوتم ئەم شتە تاریخیانەکی ڕوویاندا وەک ڕاپێمایی شارەکانی کوردستان بە تەرەفی مەریوان نۆرزی خوێناوی سنە شەڕی 24 ڕۆژە نادانم کەسی وەک گیان بە کردو فەخرێنەوە ڕێ 16 ساعت لە مقابڵی سەدان رووی زەربەت و هینە ڕاوەستاوە ئەم تاریخانە بەرحاڵ ببن هەروە ئەم تاریخانە ئەبێ نەسڵی ئایندە بزانن و لە ئەفکاری نەسڵ ئایندەدا دابنن من هەدەفەکەی من ئاوە بوو. بەڵێ کاستار ئەو جۆری کە بیستمانە و باس دەکرێت ئەم کارانەی بەڕێزت کراوە بە فیلم پێمان خۆشە پێمان بڵێت کی ئەم کاری کردووە ئەوە ئەم کەمێک باسی ئەم فیلمەمان بۆ بکە و پێشمان بڵێ کەی بڵاو دەبێتەوە. من لە بەشی ئەوەڵەکەشە وتم ئەم فیلمە نەخشی سەرەکی ئەسڵەکەی دوکتر ئەمیری حەسەنپور بوو پرۆفێسۆر دوکتر ئەمیری حەسەنپور ئۆستادی دانشگای تۆرۆنتۆ لەگەڵ هاوسەری پرۆفێسۆر دوکتر شەرزادی مەجابەویش ئۆستادی دانشگای تۆرۆنتۆوە ئەوانە زووتر سەردانی ماڵی ئێمەیان کردو بوو هاتوون بۆرە ئارشیوشتەکە منیان دی بۆ حتا چەند ئۆستادی دانشگای ئێرانی چیان هاوردۆ بۆ ماڵی ئێمە ئارشیوەکە منیان دیوە یەک دوو نەفەرتری کەسێ فیلم ساز و عکاسێک لە مۆتریاڵی کانەداوە ئەمانە هاتوون بۆ ئێرە دیبوویان بە شۆنەوە پێقرار بوو بەرنامەیەک دانن بۆ من بە پاسی زەحەماتی کە ئەم ئارشیوەم تارێکمە کوو کردووەتەوە حتا چەندین بار من لەگەڵ کائەمیر و ڕفێقی تریشمانەیە کاک جەمیلی مەردۆخە قسەم کرد و تۆزە ئەمداوتیان نە حتمما ئێما و بەرنامەکە بۆ دانینتر ئەوە بوو تقریبەن 10 ڕۆژ پێش ئەو بەرنامەکی بۆ منی دابن بە پاسی زەحەماتەوانە بەداخەوە کاگەمی دووچاری ئەو نەخۆشیە بووە و بۆ هەمیشە بەجێشتین ئەمەکی ئێژم ساڵی 2017 بوو تا پارەکە 6 و 7 مارچ پارەکە 2020 هاوسەری دوکتر شەرزادی مەجاب هەر ئەو قۆڵی کی دابووی بە هینەکەی کائەمیر هاتن جلسەیەکیان دانا بۆ من و کۆنفرانسی بوو 11 نەفەر 2 ڕۆژ دانێت لە سوقرانەکانی ئەو بەحسێکی لەسەر جنبشی کوردستانەوانە بوو من بووم و بە تەسویر و عەکس و شتەکانم نیشاندا لە دانشگا لەوێ دابوو وتی قەرارە لە ئورجامە ئەوروپێشەوەی سە فیلمەکەی لەسەر سەفحەی فەیسبووکەکەمایە تۆزاکە دوکتر شەرزادی مەجاب لە دانشگا داوێتی هاتنە سەرەوەیکی دوو خانم فیلم ساز دانێکیان لە ئەڵمان و دانێکیان لە فەرانسەوە بێن ئەم فیلمە دیجیتالکەن ئەوان هاتن بۆ ماڵێمە تقریبا بازم ئارشی و فیلم و عەکسەکانی منیان دی ئەوە بوو ترچوونەوە قەرار بوو پارەکەمانی هەشت بێن بەداخەوە کۆرۆنانە 4 جار هاتن بێن بۆ ئێرە هەر چوارەکە بە بۆنەیە کۆرۆنا و دەوڵەتی کانادا ئیجازەی پێ نەدان تا مانی 9 ینی 12 مانی 9 هاتن تا 12 مانی دا یەک مانی تەواو جگەم ڕۆژگەل جمعە لە سعاتی نوی بەیانی تا نوی شەو وەک بووە تا سعاتی 7 بەیانی جیمە خەریکی دیجیتالکردنی ئەم ئارشیوە ئەم تاریخە بووی بینویسی خلاصە وتیانە
ئێمە 8 مانگ تا 1 ساڵ توولە کێشێ دوودانە فیلمی مستەنەدی لێ دۆزەکەن لەم ئارشیوە لەم تاریخە بۆ بەڵێ کەستەر من پرسیارێکم نییە لە دوو بەشدا بەرنامەکەت بڵاو بۆتەوە ئەگەر خۆتان ئەزانن قسەیەک نوکتەیەک شتێک ئاماژەتان پێ نەکردبێت فەرموو دەتوان قسە من وەکتی بارها قسەم کردگە وتومە ئەم ئارشیوە 492 قسمەتە ئەم ئارشیوە منە دوو قسمەتە دوو بەشە بەشێکی ئەوەیکی لە ساڵی 1950 تا هەفتەی شەمسیە بەشێکیی لە ساڵی 91 من هاتوومەتە تورکیا تا هاتوومەتە کانەدا وەختە من شا بێژم بە هەزاران هەزار سەعات فیلم بەرداری و عەکس لە تەزاوەرات و ئیحترازهایەکی ئەم نزیک 25 ساڵ 26 ساڵ لە شاری تۆرۆنتۆ لە تەواوی تەزاهۆرات و ئیحترازەکانی شاری تۆرۆنتۆ تا سازمانی ملل نیویۆرکی ئەمریکا تا ئۆتاوا بەر لانەی جاسووسی جمهوری ئیسلامی تا حقوقی بەشەر تەزاوەرات و ئیحتراز نییە نەکرابێ من بەشداریم نەکردووی لەو تەزاوەرات و ئیحترازاتانە ئەگەر هەمیشە بە دووربینەکەمەوە ئەوەڵی نەفەر بووم و بە هەزاران دانە عەکس و فیلمی تەزاوەرات و ئیحترازات کراوە بەرعەلەی جنایەتای ئیعدام و کوشتن و ئاشورا و ساڵگەردی خۆمەینی و نازانم ئەمانەکی کاریگەرانی زیندانی مەسەڵەی کۆڵبەران ئەمە تەنیا ئەم ئارشیوە مەربوط بەوە نییە چون بەحسەکەی من فرەتر لەسەرەوەیکێ ئەمە قرار بوو بیکەن بە فیلمێکی مستەنێت بەحسەکەم هاوردە سەر ئەوە گەرنە من ئارشیوی 25 ساڵتر هاتوومەتە ئەوروپا ئەم گشتە تاریخانەیە دوایی لە بەشی تریش مەسەلەی ئارشیوەکەمە تەنها ئەوەیکی بەحسم کرد ئەمەیە مەربوط بە کۆمەڵەیە تەشکیلاتی خۆمان بووە وەلی زۆر جەران تریشەیە لە من لە مارشومە کە بۆ تاریخ سەب بێ لە تاریخە ماهیەتی جنایەتای دەوڵەتی پەهلەوی و بیگرە بۆ ملەتی کورد تا جمهوری ئیسلامی بۆ جنایەتەکانی بەرعەلێ ملەتی کورد دەوڵەتی تورکیە و دەوڵەتی عێراق و جونیسایتەوە بگرە چی ئەم ڕژیمانەکی چی جنایەتایەکیان کردگە بەرعەلێ ملەتی کورد من ئیشارەم پێکردون لەنەوە ئەم ئارشیوەمە هەیە دوایی سازمانهای چەپ و ڕاست لە ئەوانەکی لە جونبشی کوردستانە تا کێبوون وەک توودە و ئەکسەرێت و ئەوان چیان کردگە لە مجاهدینی خەڵکەوە شۆڕێ ملی مقامەت و بەنی سەدرە ئەمانە بەڕەدیب حزبی دەموکراتی کوردستانی ئێران دوایی مەسەلەی شۆڕژگێرانی ساڵەکانی 46 و 47 و 48 ئیسماعیل شەریفزادە و معینیەکان لەولاوە شۆڕشی جمهوری ئەنزەماوی مەهاباد بە ڕەهبەری قازی محەممەد ئەمانە گشتی ڕۆژاوە لە 6 ساڵ 7 ساڵ لە کوردستانی سووریە چی گوزەراوە گشتم دەستەبەندی گشتم ئین کردگە مەسەڵەن کۆڵبەران چی شرایطایەکی سەختیان بووە گیانیان بەکردگە چۆن مەسەڵەن بەڕێگباردراون ئەمانە گشتی دروست کردگە درۆسە خۆ ئەمانە ئیسا هەر کەسی ئەتانی بچی عەکسی کۆڵبەرێک گیر بێت و عەکسی هین بێت وەلێ من دەستەبەندیم کردگە تەواوی جنایەتەکان تەواوی ئەو شەڕی 24 ڕۆژێسنە چەندێ بوو تۆباران و چەندێ خەڵک کوژراوە دانە بەدانە گشتی عەکسەکان هەتا نادم بۆ زۆر شوێن وتانەوانە زۆر زۆر سەختە بڵاکردنەوەیان و بڵانکەیتەوە لە ئاخری ئەوەیدا کە من لە بەحسی ئەوەڵمانە ئەسحەد پرسیارێکی لێ کردم لە مۆردی کاک یوسف ئەردەڵان و کاک فەرشیدی خەفارنژادەوە کە هاوکاریان کردی و کارم من چوم ئەو ئارشیوە ئەو فیلم بەردارێکی هاتوونەوە ئارشیوەکی دەستەبەندیکەن ینی فیلمی مستەنەدی دروستکەن
زۆر چتایەکی تاریخی بووە لە کوردستاناتی ئێرانە ڕەحبەریەکەی نەخشی کۆمەڵە بووە وەک ڕاپێمای شارەکان بە تەرەفی مەریوان و نۆڕزی وێناوی سنە و شەڕ 24 ڕۆژە و پێشبەرگردنی ستونەکە لە کرماشانەوە بێ بۆ پادگان خەڵکی شارستان پێشی گرێت تەحەسونی یەکمانەی ئۆستانداری و ئەوەختە ئەمانە چتای تاریخی بوو بنکەکان شۆرەی مەحەلە جەمعیە دازادی دیفاع لە ئینقلاب ئەوەختە لەو شۆرە شاری سنە ئەو شەژمانەکی شار بەدەست پێشمەرگەوە بووە کە نەخشی پێشمەرگە شۆراکان و مەحەلە بنکەکان کێچی نەخشیتان بووە ئەمانە زۆر زۆرتر خاڵهای مهم بوون من لەم ویدووە لەو فیلمبەرداریەکێ وتم دیجیتال کراوە زۆرتر تەکیەم سەر ئەوانە کردگە بۆ ئەوەیکی جوانتر ئیشتیباتیان نەکەم و چوو من بۆ خۆم وەختێ نەورۆزی خوێناوی شاری سنە بۆ خۆم لە تارانە بوو من شەو سعاتی چواری شەو بوو دایان لە دەرگا کوڕە ڕەفیقم بوو فایەقی عەبدی هات دای لە دەرگا وتی خاڵم ئەحمەدی ئیبراهیمی وەختە لەگەڵ کوڕە ساڵی دۆڕش ئەودا ئەوانە زەخمی بوون و هاوردیانیان بۆ تاران نازانین لە چی بیمارستانێکن بێ کۆمەکمانکەن و دەوتم ماجرا چی بۆ داستان چی وتی خەڵکی شاری سنە حملەیان کردگە بە پادگانی ژانداملی لەوێ خاڵۆمەوە قڕە زەخمی بوون هاوردیانیان بۆ ئێرە بۆ ئەوەی کە من چوون خۆم لە ماجراکان نەبووم ئەمانم هاوردەوە سەر خەت حتا فیلمبەردارەکە مستەقیم فیلمبەرداری لێ کردوون کاک یوسف ئەردەڵان کە خۆی یەکی لە ڕاهبەران و یەکی لە مەسئولینی ئەو وەختە شار سنە بوو تۆزیعێکی داوە لەو مۆردە و کاک فەرشیدی لەسەر مەسەلێ ئەو دەرگیریەکی پێشان لە بینی دارودەستەی ئەحمەد موفتیزادە و شاکر مەمەد و ئەوانە کە بۆ خۆی لەوێ شاهید بوو من داوام کرد لەوان ئەوان بین لەو قسمەتەکێ من بۆ خۆم لەوێ نەبووم تۆزیعێک بن ماجراکەی نۆڕزی خوێناوی سنە چۆن بوو ئەوان بان کرد هاتن کایوسف و فەرشی تۆزایکاندا لەو مۆردەوە ئەوە داستانەکەی ئەوە بوو. بەڵێ کاک ستار وەختی بەرنامەکەمان ڕوو بە تاوابوونە ئەگەر دەکرێت زۆر بە کورتی من پێم خۆشە شتێک لێ پرسم کە بەم تەمەنە گەیشتووی پێم خۆشە پێم بڵێ ئاواتت لەم تەمەنەدا چییە فقەت زۆر بە کورتی ویدوێکم بڵا کردوەوە لەسەر سەفحەی فەیسبووکەکەم وتومە زۆر ئاوات و ئارەزوم هەیە بەڵێ یەکی لە ئەوەڵین ئارەزۆکانم ئەوە بووە ئەم ڕژیمە جەنایەتکارە سەرنگون بێ مردم نەفەسێکی ڕەحەت کێشن بەدەست ئەم ڕژیمە جەنایەتکارەوە دووەمە ئارەزوم ئەوە بوو کەسێک بێ وەسی ئیمکاناتێک بێ کەسێک بێ یارمەتیم کاپتانین ئەم تاریخە بە نەسڵی ئایندە مەعرەفی کەین نەسڵی ئایندە ئەم تاریخە بزانن چی گوزەراوە خۆشبەختانە وتم سەبەبەکەی بوو بە هاوڕێ عەزیز و خۆشەویستم زیندەیاد کاگەمیری حەسەنپور و هاوڕێ شارزادی هاوسەری تەمەندرێژ بێ وەختە ئەمان بوونە سەبەبکێ ئەو کارە بکردنوە لە دانشگای تۆرۆنتۆیش حەل لەسەر ئەوە کە تەقدیرنامەیکان بە من تەقدیم کرد ئەو جارەکەی تریش عینەکەم نیشاندا لە دانشگای تۆرۆنتۆ هەدیە بە منیانداوە لەسەرم ئارشێوە یەکی لە ئفتیقاراتم ئەوە بووە کە تانیمە بۆ کەم ئیمکاناتەوە ئەو وەعزیەتەی کە من لەباری نوویسین و خوێندنەوە کە من وتم دوو کلاس و نیوی پێکار بابەت-سەوادی چوو مەدرسە دەرزم خوێندووە ئەو بە پێ ئیمکاناتی سەوادی نوویسینەوەمە وەلی لە مێشکە کە هیچ مشکڵێکم نەبووە و نیمە یعنی لە حافزەوانە توانیمە ئەم ئارشیوە ئەم تاریخە کە بە سەدان
بە هەزاران نەفەر لە ڕێیە گیانیا بەکرگا بۆ ئازادی و سوسیالیست و کۆمونیستم گیانیا بەکرد تانم ئەم تاریخە بە نەسڵی ئایندە معرفی کەم بە نەسڵی ئایندە بێژم کەسی وەک هاوڕێی گیانبەکرد و تۆفیقی حەمەلا و هاوسەری هاوڕێزبێ 5 بناڵیان بوو ئەم 5 بناڵیانە لە 5 ماڵە گەورە بوون و دوای یەکیان ناناسی وەختی یەکیان ناناسی هیچ شێ بەقەت مناڵ عەزیز نییە وەرێ کاتۆفیقی حەمەلا و هاوسەرەکەی زبێ تەرجیعیاندا لە ڕێ مەبارزە لە سەفی کۆمەڵە خزمەتکردن بە ئەم شۆڕەشە یانی مناڵەکانیان هین کرد ینی تەرجیعیاندا دەست لە مەبارزە نەکێشن دەیان و سەدان کەس لەنەو تەشکیلاتی کۆمەڵە بوون ئەم کاریانە کردگە وەک کاتۆفیقی حەمەلا و هاوسەرەکەی و دەیان سەدان کەس تر وتم بوون کەم نەبوو لەنەو تەشکیلاتی کۆمەڵە مناڵەکەیان نەبوو مناڵیان نەبوو بە 2 هەفتە 3 هەفتە مناڵەکەیان ئەناردە دوێ 4 ساڵ 5 ساڵ ئەوەختە ئەیاناردە بۆ لێ دایک و باوک و کەسوکاریان بەخویان کە خۆیان لەوێت تەرجیعیاندا پێشمەرگە بن مناڵێکی شیرەخوەرێکی 2 هەفتە 3 هەفتە ئەناردە ئەمانە تاریخن ئەمانە بۆ نەسڵی ئایندە کە بزانن ئەم تاریخانە ئەوەی کە من باسم کردگە دەیان و سەداندانە نمونێ ئەوای هاتیە بۆ نەسڵ ئایندە کە بزانن ئەم تاریخانە چۆن بوون چۆن گوزراون بەڵێ زۆر سپاس کاکستار نمونەت هەروە زۆر بێ سپاس بۆ فعالیەتت سپاس بۆ ماندووبوونیتت زۆر سپاس بۆی کە کاتی خۆتدا بۆ ئەم بەرنامەیە هیوام شادی و خۆشیتانە کاستەرگیان زۆر سپاس منیش زۆر سپاس و تەشەکۆرەکەم لە ئێوە و سەرەوە ڕێز و نەوازشیش دادەنەوێنم بۆ تەواوی خانەوادە گیانبەکردوانی ڕێزەکانی کۆمەڵە و سڵاو و درودی ئەنێرم بۆ تەواوی ئەو خانەوادە و دۆست و داهێنگرانی کۆمەڵە و سپاس و تەشەکۆرەکەم بۆ کەسانیچە کە من یاد تەشویق کرد و هاندەرم بوون بۆ ئەو کارێکی ئەم کارە بەرحەڵ ئێدامەی بەم نەکەومەشن و قسەی کەسێک کە بێژی پێم بێ سەوادن نیە و چی ئەوانە و کارە ئەمڕۆ زۆر خۆشحاڵم بەوەی کە مەمنون و سپاس بۆ ئێوە و شەوێکی خۆش زۆر سپاس بەڵێ بینەرانی خۆشەویستی بەرنامەی ڕوانگە لێرەدا و بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمجارەمان کە بەشی دووهم و کۆتایی و توێژێک بوو لەگەڵ هاوڕێ ستار فەتحی ناسرا بە ستار ئەوی هەنگ سەبارەت بە ئارشیوی خەباتی کۆمەڵە زۆر سپاس بۆ هاوڕێتیتان و تا ڕوانگەیەکی تر کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان